پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر هەڵدەستێت بەکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری کە تێیدا کاری دەستی و تابلۆ و پەیکەرسازی تێدا نمایش کرا بە پێکەوە بینەری کار و چالاکیەکانی ئەم پێشانگایە بین. دەستگا ئەکادیمیەکان ڕۆژ بە ڕۆژ لە گەشەکردندان تەکنەلۆجیا و ئەو ژینگە لەبارەی ئێستا لە بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان و ئەکادیمی هونەرە جوانەکان هاتۆتە بەر بەڕاستی جێی پەنجەی مامۆستاکان و بەڕێوەبەری ئەو پەیمانگای و بەشەکانی تری پەیمانگا دیارە و ئەمڕۆژ بینیمان یەکێک لە پیشانگا هەر دانسخەکان بەشی شێوەکاری پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر کە بەدەست و پەنجە ڕەنجینەکانی قوتابیانی قۆناغی چارەم نەخشێنرا بوو خۆی لە خۆیدا گزارشکردنە لە زادەی کاری باش و ئەوەش دەبێتە هۆی پردی پەڕینەوەی کاری جوانتر و ئەو دەست و پەنجانە بەڕاستی پێویستیان بەوەیە کە زەمینەیان زیاتر بۆ لەبار بکرێ و کاتێکە لە پەیمانگاکە دەردەچن بتوانن لە پیشانگاکان بەردەوام بن. بەگشتی و پێشانگایە ئێمە ساڵانە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکاری هەڵدەستین بەکردنەوەی ئەو پێشانگایە ماندووبوونی ساڵێکی قوتابی پیشان دەدەین ئێمە لە لای خۆمان. ئەو قوتابیانەمان کە لە ماوەی ساڵێکدا کار و بەرهەمی ئەو ساڵەیان کە ئیشیان کردو تێیدا ماندی بوونە بێن ئێمە کارەکانیان بۆ نمایش دەکەین بە شێوەیەکی گشتی. جا چەند قۆناغێک دەگرێتەوە، قۆناغی یەک، قۆناغی دوو، قۆناغی سێ هەتا پێنج. ئەو ساڵوامان کرد تۆزێک تایبەتترمان کرد تەنانەت قۆناغی سێ و چوارەکانمان داخل کردەوە بە زیاتر ئیشی سێ و چوارەکانی تێدایە خلالی ئەو ساڵی کە کاریان کردووە ئێمە بۆیان نمایش دەکەین. وەکو قوتابیانی بەشی میوزیک بەرهەمی چەند ساڵی مامۆستایەکانی خۆمان هاتین لێرە پێشکەش دەکەین. ئەم ئیشێ من مانای وایە کە ئافرەتێک و پیاوێک خێزانێکن پێک دێنن مناڵێکی بچکۆلیان دەبێت. ئەلێرە چەند ئیشی نەحەتمان عەرز کردیە مەدالیایە و پەیکەرشمان هەیە. بەڕاستی شتێکی جوانە، یعنی من تەوەقع ئەم نەدەکردووە بێت بەس حتا هێلکاریەکانیشیان شتی زۆر نایابوو باش تێدایە. ئەمەش دەرفەتێکی زۆر زێڕینە بۆ قوتابیانی پەیمانگای هونەرە جوانەکان. نزیکەی 10 تابلۆی ڕنگ لەو پێشانگایە هەمە و لە هۆڵی دووەم نزیکەی 6 کاری هێڵکاریم هەیە و لەگەڵ دوو دانە هێڵکار کاری ڕنگ بەڵام مەنزەر تەبیعی لانسکەیپ. مامۆستاکان زۆر هاوکاری ئێمەیان کرد لەم پێشانگایەدا. ئەمیشە پێکاتووە لە کتێب و دار و شیشێک. ئەم کتێب و دار و شتەش پێکاتووە لەوەی کە مانای ئەوە دەداتن لە کۆمەلگای ئەمەدا کتێب هیچ بوونێکی نەماوە. بەڕاستی پێشانگایەکی خۆشە هەم لە ڕووی بینین هەم لە ڕووی ئەو خەڵکانی کە دێنە ئێرانە.